هونەری نمایشکرا. بەشێکی گەورەی فێستیڤالەکە سەرخان کرابوو بۆ وتنی لاوک و حەیران و مەقام و لەگەڵ نیشاندانی لایەنە جۆر بە جۆرەکانی ژیانی کوردەواری لە هەر چوار پارچەی کوردستان. ئەمڕۆ هەر ڕێبوارێک بگەیشتە بینای چالاکیەکانی زانکۆی ڕاپەڕین ئەوە گوێی پڕدەبوو لە دەنگی ڕەسەنی کوردی و چاوی بە وێنەی جۆراوجۆر و کتێبی کوردی دەکەوت. ئەمانە بەشێک بوون لە فیستیڤاڵێکی کللتوری کە لەلایەن ئەنستوتی کەلەپوری کوردەوە ئامادەکرابوون. ڕێخەرانی ئەو فیستیڤاڵە دەڵێن ئامانج لەو کارەیان ناساندن و ئاشناکردنی مێژووی کەلەپوری کووردە بە ئامادەبووان. ئامانجی سەرێکی ئێمە بریتێ لە نیشاندانی بەشێک لە فەرهەنگ و کەلتوری گەلەکەمان لە ڕێگەی ئەو بەرهەمانەی کە ئێمە لێرە نمایشمان کردو بە تایبەت بۆ خوێندکاران بۆ ئاشنابوون بە بەشێک لە فەرهەنگی گەلەکەمانە. بابەتانی کە ئێمە لێرە ئامادەمان کردو بریتێ لە فۆتۆ، نیشاندانی فۆتۆ و ئاداب ڕسومانی کە لەناو کۆمەڵگەی کوردیە هەیە لە ڕێگەی فۆتۆ پیشانمان داوە، هەروەها بەرهەمە چاپکراوەکانی ئینستیتوتی کەلەپوری کوێر کە کتێبەکانە ئەلبومەکان نزیکی 250 زیاتر لە 250 چاپکراومانیان لە هەموو بارە جیاوازەکەن. بێجگا لە نیشاندانی کارە هونەریەکان لە چوارچێوەی فیستیڤاڵەکەدا بە بەشداری هونەرمەندی بەناوبانگ مەزهەری خالقی سیمینارێکیش بەڕێوەچوو. بەداخۆ میدیای ئێمە میدیایکی لاوازە و ئەبێت لە هەرچی زووتر پیاچوونەوەی بکەن. وەختی ئەڵێ میدیا بە هەموو بوارەکانیەوە چه ڕۆژنامە و نووسین بێت، چه دەنگ بێت، چه ڕنگ بێت، حکوومەتی بێت، چه غێر حکوومەتی بێت. ئەوە نەختێکە کە من هەمە بەشێکی گەورە لە فیستیڤاڵەکە تەرخان کرابوو بە نیشاندانی لایەنە جۆر بە جۆرەکانی ژیانی کوردەواری بە لاوک و حەیران و مەقامی چوار پارچەی کوردستان.